هەواڵان وەرن خواردنی ئامادەیە. بسم الله. یا الله دا دەست پێ بکەین. ئێک خولەک دەستەڵە بکەم و باڵاو بکەم. ئەڤرو دیگەل هەڤژینا خۆ میێوان بووین. بەرێ خۆ بدەنێ هەواڵان زۆرکێمە چەوان یاریان دکات. وێنێن خۆرناوی و ماڵاوی و خوشێنوی ستوری و سوشال میدیایا تژی کری. یا سەیرە بڕاستی. یەلەکە سەیرە. ئەمیت بووینە ئەخسرین لایک و کومنتان و کێمەکی ئەمەی کو هەندێک ji دینداریا خۆ ji بووناو و دەنگیا خۆ بکار بینن. وێجا بناوێ حیجابا شەرعی بیت یان بانک خوازێ سەردەمی لەبیرە هەوا بیت. خوشتویەمە صلی الله عليه وسلم دەبێژیت نیعمەتێن خۆ vەشێرن چونکی خودانی نیعمەتان حەسیدی پێدەئێتە برن. سوبحی ئەگەر تو چاوین بووی یان سەحر لە تەهاتە کرن تووشی بەڵایەکێ بووی لومەی کەسێ نەکە تو بخۆ ئەگەر بووی. چەندان کەس خوزیە بۆی نیعمەتێ دەخوازن ئەوەتە هەی هەشیار بە. هەندی دوعا لە تەدەئێ نەکردن هەندوو دوعا بۆ تەنایە نەکردن. ژیانە خۆیان تایبەت جوانتر بکەن دیگەل خێزانên خۆ نەدنەو سوشیال میدیایەدا.